ئاگادار بن لەوانەیە 70 ساڵ 80 ساڵ 100 ساڵ لەسەر ئەو زەویە بی هەزاران ساڵ پێچێ لە ژێری ئاگاداری خۆت بە کەسانێک هەن ڕۆشتون بە کردداری باشیانەوە ئێستا هەزاران ساڵە لە ژیانی بەرزەخیانە لە ناز و نیعمەت و خۆشی ئەگەر هەموو ژیانی دنیاشیان ناڕەحەتی بوو وەکو سەحابەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەو بەلەو کەسانە بی تەنانەت مردنی هات نەترسی وەکو حوزەیفەی کوڕی یەمان کە مردن هات فەرمووی ئەی مردن تون بە بخنکێنە فەرموو سوێن بە ئەڵڵا هیچ ڕۆژێ بەقەرەم ڕۆ حەزم لێت نەبووە چون دەزانم بە ئەڵڵا ئەگەمەوە دەرەدەبم ئاوا پیاوە بڕۆ لە دنیات و ژیانی بەرزەخێ هەر هەموو یەک پارچە بکەرە بەهەشت تا لە قیامەت چێبشکەن کەسانێکیش هەن ژیان لە دنیا هەموو خۆشیەکی دنیایان هەڵوشی مردن 70 ساڵ 80 ساڵ ژیان لەسەر زەوی ئێستا لە ناو ئاگرن تا وەکو زینوە کرێنەوە دواتر ژەخرێنەوە وێ داواکەم لە ئەڵڵا جەل جەلالوه لەو کەسانە بین کە ئاگاداری ژیانی دنیامانی بەرزەخی خۆمانی پێ خۆشەکەین و بەهەشتی ئەڵڵای پێ بەدەست